بەشی داواکانی لێکەڵنەوە بەشێکی گەورەیە کە ئەمە چەند هۆبەیەک و چەند کارێک لە خۆی ئەگرێ لەوانە کۆنتاکمان هەیە لەگەڵ سەرجەم بنکەکانی پۆلیسا لەگەڵ دادگاکانە لەگەڵ قەڵەمەکانی دادگایە سەبارەت بە داواکردنی ئۆتۆمبیل و دەست بە سەراگرتن لە گەراجی دەست بە سەراگرتنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ سلەیمانی سەبارەت بە دانانی نیشانە بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە دزراون یاخود بڵێن قەرزێکی بانکە حکوومیەکانیان هەیە و پابندی قەرزەکە نەبوون بیدەنەوانێ و یاخود هەر حاڵەتێکی نەشیاوی تر کە ئەمانە دەستی بەسەرا بگیرێ و ئێمە گەراجێکی تایبەتمان هەیە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلەیمانی کە ئەم ئۆتۆمبیلانە گل ئەێنەوە دای ئەنێن تاکو ئەو کاتەی کێشەکانیان چارەسەر ئەکرێت لە بنکەکانی پۆلیسەوە بێ یاخود لە هەر جیهەتێکی تری دام و دەستگاکانی هەرێمەوە بێت کە ئێمە لای خۆمان احتفاظی پێ ئەەکەیت و ئەیپارێزیە تا کۆتایی تۆمارکردنیش کۆمەڵی هۆبە لە خۆی ئەگرێ تۆمارکردنی یەکەم جار کە ئۆتۆمبیلەکان بیدایەت کیلۆمەتر سەفرن یەنە ئێرە تۆماریانەکەن دوای ئەوە تۆماری تایبەت بە نسبەت ئۆتۆمبیلە تایبەتەکانەوە و تۆماری کرێمان هەیە بۆ تەکسیەکان و بۆ پاسەکان دوای ئەوە تۆماری بارمان هەیە کە ئەمیش لە ئۆتۆمبیلە گەورەکان و ئینشائیەکان پێکاتوە سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ دیارە ئێمە ڕووداوی هاتوچۆ بە تایبەتی ئەم ساڵانەی دوایی بەڕاستی ئاستێکی چاڕوان نەکرا و ئەم دیاردەیە بەرز بۆتەوانێ ئەمەش کۆمەڵی هۆکار لە خۆی ئەگرێت کە ئەمەش ئەوەیە یەکەمیان بوونی خێرایی و تیژڕەویەکی زۆرە کە ئەمە وای کردووە ئەم ڕووداوانە زیاتر ببێ دووهەم پابند نەبوونی گەنجەکانمان بە تایبەتی ئێمەڵێن تەمەنەکانی خوارەوە گەنجەکان پابند نابن بە یاساکانی هاتوچۆوانێ کە ئەمە بێتە هۆی زیادکردنی ڕێژەی ڕووداوەکان و گیان لە دەستدان و هەروەها حاڵەتێکی ترمانە ئێمە بەڕاستی لە سەردەمێکە ئەژین و سەردەمەکە ژیانێکی قورس و هیلاکە گەنجەکانمان مێشکیان هیلاکە گەنجەکانمان بێکارن ئەمە هۆکاری ئەوەیە کە زۆربەی کات لە کاتی شۆفێریکردنە ئاگامان لە خۆمان نییە خەیاڵمان لە شوێنێکی ترە و باری دارایەکە تەسیری کردووەتە سەر مێشکمان کە یەکەم موچە نییە دووەم کارکردن نییە بژێوی ژیان بە شێوەیەکی قورس دابین ئەبێت ئەمانەش هەر هۆکارن بۆ ڕووداوەکانمان بۆ ئەوەی کە ڕووداو بێت و گیان لە دەستان دەوێت حاڵەتێکی تریشمان هەیە بوونی بەکارهێنانی ئەم سۆشیال میدیا و ئەنتەرنێت لایەن گەنجەکانمانەوە هەتاوەکو سێشەو و چواری شەو ئەمانە بەش ئەبێتە هۆی هیلاکبوونی مێشک بەڕاستی ئەمانەش هەر دیاردەیەکن بۆ زیادبوونی ڕووداوەکان و گیان لە دەستدانەکان ئێمە مخاتەبەی سەر و خۆمان کردو وەکو وەزارەتی ناوخۆ وەکو وەزارەتی ناوخۆ مطابقەمان کردووە کەوا ئێمە پێویستە ڕێگە چارەیەکدا بنێن بۆ زۆری ژمارەی ئەم ئۆتۆمبیلانە کە یەنە ناو پارێزگاکانەوانە چ سلەیمانی بێ هەولێر بێ دووهۆک بێ و بە هەڵەبجەشەوە کە تازە بۆتە پارێزگا دیارە ئێمە ناتوانن ڕێگەلەوە بگرین بڵێن کەوە نابێت ئۆتۆمبیل بێتە ناو پارێزگاکانەوە بێتە سنووری هەرێمی کوردستان چونکە ئەمە بابەتی سەردەمە ئەمە بابەتی گەنجانە ئەمە بابەتی پێشکەوتنە هەموو کەسێک حەزی لەوەیە کە ئۆتۆمبیلی پێبێ هەموو کەسێک حەزی لەوەیە کە ئاسانکاری پێبێ لەبەرەوە ناتوانین بڵێن کەوا ئێمە هاتن و هاوردەکردنی ئۆتۆمبیل ڕابگرین بەڕاستی بەڵام ئەتوانین کارێکی تر بکەین کە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ گشتی هاتوچۆ و لە گشتی هاتوچۆ بۆ وەزارەتی ناوخۆ داوامان کردووە ئەو ئۆتۆمبیلانەی کە تەمەنیان بەسەر چووە کە تەمەنیان ماوەیەکی زۆری بەسەرا چووە ئەم ئۆتۆمبیلانە بمرێنن لە باتی ئەمەنا ئەم ئۆتۆمبیلانە لەلایەن خاوەنەکانیانەوە داوا بکرێتەوە ئۆتۆمبیلی تازەیان بیرێتێ و بە شێوەی ئەقسات لەسەریان ئەژمار بکەین بۆ ئەوەی ئەم مۆدێلە کۆنانە بتوانین براندنیان بۆ بکەین و کۆیان بکەینەوە لە گەراجی دەست بەسەراگرتنە یاخود لە ڕێگەی مزایەدەوانە بۆی بتوانین ئەمانە لە ناوبەرین چونکە بەڕاستی ئەم ئۆتۆمبیلە کۆنانە دیاردەیەکی زێ و ناشرینیشیان لەسەر شەقامەکان دروست کردووە ئەڕۆین بە ڕێگایە کۆمەڵی غازی ژەهراوی بینەکەن بڵاوەکەنەوە دوو کەڵێکی زۆر بڵاو ئەکەنەوانە دوایەوە ئەبینین
بەشەکانی خوارەوەمان کە چینێکی هەژارن بەدەست ئەم ئۆتۆمبیلانەوە گیرۆ دەبوون لەسەر شەقامەکان ئەوەستێت لەسەر شەقامەکان گڕ ئەگرێت ئەمانش هەمووی بەهۆی چیەوە بەهۆی بوونی تەمەنی ئۆتۆمبیلەوەیە زیاتر ڕۆێ ڕاستە هەندێک حاڵەتمان هەیە بەهۆی بەنزینەوە و خراپی بەنزین و سوتەمەنیەوە بەڵام زیاتر ئەگەڕێتەوانە بۆ کۆنی ئۆتۆمبیلەکان هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستانیشە لەم سنوورەی ئێمە تەئمینمان نییە تەئمین عەلە الحەیات بۆ نمونە بۆ شۆفێرەکە بێت لە کاتی ڕوودانا بتوانین ئۆتۆمبیلێکی تری بۆ بکڕینەوە یاخود بتوانین ئەگەر قاچیشکا یا دەستیشکا یا زەرەرێکی سۆری پێگەیرە بتوانین بڕێ پارەی بینێ بۆ چارەسەرکردن کە ئەمە لە دووەلی ئەوروپیا بوونی هەیە و لە سۆشیاڵات بوونی هەیە لە دووە لە سۆشیاڵەکانە بەڵام بەداخەوە لای ئێمە تا ئێستا ئەم بەرنامەیە جێبەجێ نەکراوە لەگەڵ ئەوەی ئێمە فەرمانگەکانمان هەیە مەسەڵەن فەرمانگەی شارەوانیمانەیە و فەرمانگەی زەریبەکانمانێ باجەکان واتە ئێمە بڕی پارە وەرئەگرین لەسەر تۆمارکرد مەسە بڵێن ئۆتۆمبیل چەند ئۆتۆمبیل بەناویەوە بێ بۆ نمونە کەسێک ئەبێت دە ئۆتۆمبیلی تایبەتی بەناوە بێ لە دوای دە ئۆتۆمبیل ئێمە باجی لێ ئەسەنین وایە ئەگەر ئۆتۆمبیلی تەکسی پێبێ کرێی پێبێ پاس بێ تەکسی بێ ئەمانەش هەر بڕی پارەی لێگە هەم لە زەڕیبەکان لە باجەکان لێ وەرەگرێ هەم لە تۆمارکردن لە ناو بەڕێوەبەراتی هاتوتۆی سەیمانیە ئێمە ساڵانە ژینگە و ڕێگەوبان وەرەگرین قیرانە وەرەگرین وا بڕێ پارەی تۆمارکردنی تر وەرەگرین و لە گومرگیش هەمان شێوە پارە وەرەگرێ کەواتە کۆمەڵە پارەی زۆرمان کۆ کردەوە کۆ بۆوانە پێویست بوو ئەم بەرنامەیە لە خزمەتی هاوڵاتیان و شەقامەکان نابێت و چاکردنی شەقامەکان نابێت و سیاجکردنی شەقامەکان نابێت بەڵام بەداخەوە ئێمە لە ساڵانی زووە پێش 2014 طبعا لە ساڵی 2014 قەیران دەستی پێکردووە پێش ساڵی 2014 ئێمە لە سا 50 ئەم غەراماتە ڕسوماتی کە لە مرور وەرەگیرا بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیل و ژینگە و ڕێگەبانەوە لە سا 50 ئەیرایە و بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆش چیە کرد سەرفی ئەکرد لە هاتوچۆی سلەیمانێ لە فەرمانگەکانە لە شەقامەکانە لە سا 25 ئەگەڕایەوە بۆ ئەفسەران و کارمەندان وەکو چالاکی وەکو تەشجیعکردن وەکو هیلاک بوون مانگانە بڕی 100,000 بواە یا 150,000 بواە ئەمانە بە ئەفسەرێک یا بە کارمەندێک بۆی زیاتر کە لە بەردەمی گەرمایە ئەوەستەیە لە بەردەمی سەرمایە ئەوەستەیە بۆ ئەوەی دڵسۆزی ئیشەکەی زیاتر بێت چالاکتر بێ ئەمە تەجە بەڵام بەداخەوە نە ئەوەمە کە هاوکاری ئەفسەر و کارمەندان بکەین نە ئەوەشما بەتاوەتی ئەو پارەیە بتوانین ئێمە مشتەرەک بن لەگەڵ شارەوانیە و بڵێن ئێمە جادە و ڕێگاوبانەکان چاگەکەین و زۆریش نووسراومان بەرز کردوێتەوە بۆ سەرەوانە و لەگەڵیشیانە مخاتەبە کراوە سەبارەت بەوە بەڵام بەداخەوانێ لەبەر ئەوەی قەیرانەکان لەبەروی قەیرانەکان زۆرن و لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان خۆتان نەزانن تەنانەت موچەکانمان بە تاوەتی پێ نادرێت ناتوانین لەو ئاستا شەقامەکانیش بە تەواوەتی چاپ بکەین و هەم شەقامیش خاڵی یەکەم بەڕێستان پرسیارێکتان کرد شەقامەکانیش هۆکارن بۆ ئەنجامدانی ڕووداوەکان بەهۆی ئەو هەموو تاسە و چاڵ و چۆڵی و نەبوونی سیاجەکانەوە ئەمانە شەرهۆکارن ئێمە لێرەوە پێتان ئەڵێن دەستخۆشی بۆ هەموو خانمان بەڕاستی خانمان نەک بە ئاعترافی من کە خۆم خانمێکم بە ئاعترافی هەموو کۆمەڵگاش ژنان و خانمان زۆر هێواش و لەسەرخۆن لە شۆفێریکردنە و ئەگەر سەیری ڕووداوەکانی هاتوچۆ بکەین هەتا وەکو دە ڕووداوی هاتوچۆ لەلایەن پیاوانەوە ئەنجامێرێ ڕووداوێک لەلایەن ژنانەوە ئەنجام نایرێت دەگمەنە زۆر دەگمەنە ئەگەر ڕۆژ بات ئەوە حتمەن ئەگەڕێتەوانێ بۆ لای شۆفێریکردنی پیاوان لەسەر شەقامەکان سەرمان لێ تێگەیەن بەهۆی فولەیانەوە بەهۆی ئەوەی کە بە پەلەیەکی خێرا و تیژڕەویەکی خێرا بەلا تاتیا پڕ ئەبن یا لە دواوە ئەبێت سایدەکەی بۆ چۆڵکەی بچیتە سایدێکی ترەوانێ ئەمە هۆکارە ئەگەر لە سەدا بڵێن 2 بۆ 3 ئەگەر ڕووداوەکانی ئەتۆ بۆ ژنان بکرێ هەرچەنە ژنیش مێشکی هیلاکە هەرچەنە ژن خێزانی لە ئەستۆیایە مێشکی هیلاکە مێشکی لای مناڵەکانێتی مێشکی لای ئەوەی زوو بگاتە ماڵەوانێ خواردن بۆ ماڵەوە حازر بکات ئەمانە هەمووی
خاڵن کە ئێمە بۆ خۆمانی دابنین و بۆ خانمانی دابنێن بەڵام لەگەڵ ئەوەشا لە شەقامەکان کە سەیر ئەکەین خانمان پابندی یاساوڕێنمایەکانن خانمان بە شێوەیەکی هێواش شۆفێری ئەکەن و پابند دەبین بەڵام بەداخەوانێ من یەک دیاردەی زۆر قێزەون و ناشرین لەسەر شەقامەکان ئەبینم لەگەڵ ڕێزما بۆ پیاوان لای پیاوانە یعنی ڕۆژانە سەیرەکەی بەدەیان و بە چەندین جار سەرپێچی لە شەقامەکانە ئەکرێ ڕووداوەکان ئەکرێ بەڵام ئەگەر خانمێک سوچێکی سیارەکەی بەر شۆستەیە بکەوێ دەستیان دەرەهێنن و بە ئەسلوبێکی زۆر نەشیاو ئەمە چییە؟ سیاقت نازانین؟ کاکە تۆ ئاوڕێ لە خۆتان بنەوانێ بزانن ئێوە ڕۆژانە و هەفتانە و مانگانە چەند ڕووداوەکانەکەن ئەو کاتە بە ژنێکەوە دەستی بۆ ڕاوەشێن و بڵە خێرا بڕۆ و بڵێ ناتوانێت سیاقت بکەی بۆ هاتوویتێتە دەرەوانێ و بۆچی سیارەکەت داوە بە قەراغێکیشە ئێمە هیوادارین کە پیاوان ئەم نەوعە ڕەتدانەوە و کارەکتەرەی نەمێنێ بەرامبەر بە خانمان لەبەرێ بەڕاستی ئێمە پێشەنگین لە شۆفێریکردن لە کاتی ئەنجامدانی ڕووداوەکانە ئێمە کە ئەچینە سەر ڕووداوەکە لەسەر شەقامەکە نەجوڵێنراوە لەوێ وتێ هەردوو لایەن وەرەگرین و هێڵکاری بۆ ئۆتۆمبیلەکانی ژەکەین زانیمان مەسەڵەن ڕێژەکە ئەیەن بەسەر ئەو لایەنەی کە بۆتە هۆکار کە بۆتە هۆکار ئەو کاتە ئێمە ئاراستەی بنکەکانی پۆلیسیەکەین بنکەکانی مەرکەزەکانی پۆلیسیەکەین لەوێ ئەیتر ئەوان بەو کارە هەڵەسن ئەو شۆفێرەی کە ڕووداوێگەکە بۆ نمونە سیاجەکان ئەشکێنێ درەخت ئەشکێنی ئەچێتە جزرە وەسەتیەکانەوانە ئەبێتە هۆکار بۆ شەقامەکان لەم کاتەیە ئێمە نووسراویان بۆ ئەکەین بۆ شارەوانی لە شارەوانیە ئەی خەمڵێنن ئەم عەمودەبایی چەند بووە ئەم سیاجە نرخی چەند بووە ئەم درەختە چەند بووە لەو کاتە بە پێی وەسڵ و بە پێی بڕی ئەو پارەی کە تەخمین کراوە لێیان وەرەگیرێت و دوای ئەوە ئەتوانین ئێمە ئۆتۆمبیلەکانیان لە حجز ئازاد بکەین بە کۆی گشتی یەکەم دەستخۆشی لە خانمانەکان سوپاسیانەکەن هیوادارین هەروە بە هێواشی و بە مێشکێکی ئارامەوانەیە شۆفێری بکەین و بەردەوام بین و خاڵی دومیشمان سەبارەت بە پیاوانە کە ئێمە کۆمەلگامان لە پیاوان و ژنان تەبان پێگاتون و لە هەموو کۆمەلگایەکی شار وایە و ڕێزی بێپایانمان بۆ پیاوانی ژێت چونکە هەمووی باوکو برا و کوڕی ئێمەن داوا ئەکەن کە لە شەقامەکانە ئاگایان لە خاتونەکان بێ کە خاتونێکیان بینی سەری لێ نەشێوێنن کە خاتونێکیان بینی بە فولان لە دواوە نەیشڵەژێنن و خێرایی و تیژڕەوی کەم بکەنەوانەیە گەنجەکانمان و پابەندی یاسا و ڕێنمانەکان بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کەمترین ڕێژەی گیان لە دەستدان و ڕووداوەکان تۆمار بکەین و سپاسدانەکەین و بەخێر بێن سەرچاو